لا شاری ئەولێر و لە هۆڵی بەڕێوەبەراتی گشتی وەرزش سیمیناری ڕێخستنەوەی یەکێی تۆپی کوردستان بەڕێوەچوو بە سەرپەرشتی هاوکار ئەحمەدی ناوبژیوان و ئەحمەد کۆچەر و ئەندامی دەستەی ئاساییکردنەوەیشی تۆپی عێراق و تارق عەبدوڕەحمانی سەرۆکی یەکێی تۆپی ئەولێر گفتوگۆیەکی چڕ لەبارەی دوایین کێشەکانی نێوان ئەندامانێکی تۆپی کوردستان کرا. لا سیمینارەکەدا ڕۆژنامەنووسان و ڕانەران و وەرزشوانانی دێرین بەشداربووان قسەی خۆیان لەسەر باسەکە کرد. هەرێکە لە سەلام حوسێن سکرتێری یەکێی تۆپی کوردستان و سەفین کانەبی سەرۆکی یەکێتیەکەش ئامادە بوون. لە کۆتای سیمینارەکەش سەفین کانەبی ڕایگەیاند ئەگەرەوە کاری کێشەکان بەدەست لە کار دەکێشێتەوە ئامادەیشی بۆ کۆبوونەوە نیشاندا کە بڕیارە بە کۆی دەنگی ئەندامانی ئامادەبوویەت لەسەر چارەنووسی خولەکانی کوردستان. لە ڕۆژانی ڕابردووش هاوکار سالار سیمینارێکی گەورەی لە شاری سلێمانی ئەنجامدا بۆ چارەسەرکردنی کێشەکانی تۆپی کوردستان. سیمیناری دومی ئەمڕۆژمان بە هەمان شێوە گوێمان لە وەرزشکارە دێرینەکانی شاری هەولێر و کەسانی دەوروپشتی هەولێر بوو. بەڕاستی پێشنیاری جوان پێشکەشکرا، بەڵام دیسان بۆگەڕینەوە سەر و خاڵە کە چارەسەری ئێمە دانیشتنی ئەندامانێکی تۆپی کوردستانە لەسەر مێزی گفتوگۆ ئەوە بوو کاک سەفین ئەوە بۆ هەستان مداخەڵەی کرد. لە ئاخیراوتی من ئامادەم، واتە تۆپەی کردە سەر ساحەی تیبی بەرامبەرەوە کەوتی ئێمە ئامادەم دانیشتنی داهاتوو بەبێ ئەجندە دانیشین و جارێکی تر بڕیار ناین ئەگەر هاتوو هەر هەشت یان هەر دەیەکەمان یەک بڕیار نەبێ، یعنی بڕیارەکان ناخۆ ئەگەر هەشت کەس بێ هەشت کەسەکە ئەبێ بڕیار بە، ئەگەر دەبێ بێ دەیەکە بێ. بەڕاستی ئەمە پێدەست پێشخەرێکی باشە و دەرەنجامی کۆبنەوەکی ئەمڕۆ من بە زۆر گەشت بینم، چونکە ئەم پێشنیاری کاک سەفینیش بەڕاستی چارەسەرێکە. تۆپەکە لای برادرانی ئەولایە وانش من دڵنیام ئەوانش بەو ڕۆحەوەیەنە پێشەوە کە ئەمە دروستمی وەرزش خۆشەویستی و برایەتی و یەکریزیە. چێ هۆکاری سەبەبی ئەو کێشەیە وعدی پیاوان ئەگەرە منم دەست لە کار دەچێشمەوە، ئەلێرە دەست لە کار دەچێشمەوە کاو قەڵەمە ببنێ ئەوەش تەوقع وعدی پیاوان ئەگەرە منم هەموو ببین ئەوەش تەوقعم ئەگەرە منم وعدی پیاوان دەست لە کار ئەوگەر ئەمنم ئەگەر سەفین کانەبیە هۆکارە بەداخەوە لۆ هەندێک بەناو دەین دەڵێن سەفین و هادی سەفین و هادی کەکە کێشە سەفین و هادی نییە، هادی برای منە و براگەورەی منە و خزمەتکاری منداڵەکانی هادی عی بە لۆخزە بۆ شێوازە قسە دەکەن، نییە کێشە سەفین و هادی. ئەستان ئەو کێشەیە کە ڕوویدایە سەفین لە کوردستان نەبووە لە کوردستان نەبووە، من هەمووتان شایەدن بە تەلەفۆنیش دەگەرم بانم نەمدێژ بگاتە ئەو کێشەیە. ئەو ڕۆ کتابەچی دیم بردە وەزارەتی ناخۆی بەو سەقەت و بۆ گۆپاڵی ئەو ڕۆ کتابەچی دیم بردە وەزارەتی ناخۆی ئەو ڕۆ چوویمە وەزارەتی ناوخۆ جارێکی دیم بۆی ڕێگا بدەن خۆ بۆ شکلەش نووسم ڕێگا بدەن و دەرگای هاتان کردەوە هەموو کاسبکارانتان کردەوە دەرگای هەرستان کردە دەستان خۆش بێەوە بژەی ژیانی خەڵکە دە دەرگای وەرزشوان یاریگایەکانی بکەنەوە بۆ ئێستا باسی کرد هەزاران کەس بژێوی لەسەر کاکە پێویست بە کۆبنەوە ئاسایش ناکە بەوەی لەوەی نەترسێن بڵێن دوو کەسمان نەخۆشە ئەوانە دەبنە زۆرینە وعدی پیاوان بەبی هەشت کەس بی دەبی هەشت کەس ڕازی بی ئەو دە بڕیارەکە بدرێ باش.